وڵی نرخەکان بەرەو ڕەمەزان دەڕۆ هەموو شتێک بیل ئەکسەوێتەوە شتەکان هەموو گران دەکەن زیاتر سعرەکان بەرز دەکەنەوە لەبەرەوەی بە هەلی دەزانن زیاتر بەرزی دەکەنەوە شتەکان لە ڕەمەزانێ بارودۆخی ئابووری هاوڵاتیان زۆر خراپە هەتا برێ خراپە هاوڵاتیان زۆر مەهانەتیان هەیە بەس بە دەست ئابوووریەوە لەلایەک سوتەمەنیە لەلایەک هەموو شتێک گرانە بە تایبەتی ڕەمەزانان زیاتر خورما باوی هەیە وەکو شیر نەمەنیەکان بەڵام وەکو نرخ هەریەکە و سەحر دێختە سەر شتێک لە ڕاستە خۆی شتەکان گران دەکا یعنی ئەگەر گرانی ژنەبی کە مانجی ڕەمەزان دێ شتەکان گران دەکەن بەحام ئیتر بەڕاستی ئەوە کارەساتەشی زۆر نامرۆڤانەیە کە مانجی ڕەمەزانێ دێ شتەکان گران دەکەن بەحام بازار بەحام گرانی دەکەن بەڵێ واللهی بۆ ئەوەی دەگەڕێتەوە سەر حکومەتی حکومەت ئەگەر بێت و چاودێری هەبی لەسەر هەموو دوکاندارەکان یاخود لەسەر هەموو بازرگانەکان یاخود لە ناو بازار چاودێریەک هەبی خەڵک ناتوانی وە بکە بەڵام هەمووی دەگەڕێتەوە بۆ سەر حکومەت و گلەیەکان هەموو لای حکومەتن چونکە هیچ لێپرسینەوەک نییە لە بازارە نەخێر نابی وابی بەڵام خەڵکەکەش کەم تەرخەمی تێدایە تو خەڵکەکەش بۆ نمونەت و خورمایەکی مریەم پێشتر بە 2000 بوو ئێستا لە زۆر شوێنان کردیتیانە 2500 یاخود پاکەتەکە کە گچکەتر بوویتەوە لە بەعزە شوێنێکی بە 1500 بوو ئێستا بۆتە 2000 پێشتر ئێمە وەکو بەقاڵەکانی ناو شاری کۆیە ئیشی بەقاڵی ماکردەوە وەکو میوە و تەماتە و خەیار و ئەو بابەتانەمان دەفرۆش ئێستا لەبەتەوە ڕەمەزان هاتووە خواستەکە هاتر لەسەر خورمایە خەڵک داوای خورما دەکات ئێمەش چوین هەم وەکو ئیسفادەک بۆ خۆمان و هەموو وەکو ئیشی بازارەکە تۆزێک هەرزانکەین لەسەر بەڕووی هاوڵاتیانەوە لەسەر پیکابەکان ئاتەن لە دوکانەکان هەرزاتر دەفرۆشین بە حکومی کرێ نادەین و هیچ مەسەفەشی وای لەسەر نییە هەرزاتر دەفرۆشین بۆی کە هاوڵاتیان سودمەت بن لێی بەڵێ قوربان ئەو ساڵەکە لە چاو پار زۆر گران بوو لە ئەلوە لێن دەرێ بە 21000 22000 پارەکە لێ دەماکڕی بە 16 و بە 14 بوو ئێستا ئەو ساڵ بە عام شتەکان گران بووە ینی لە ڕووی هەموو شتێکەوە سعرەکان زیادیان کردووە لە هەموو ئێستا تەماتە و خەیار ئەوڕۆکە بە 1000 نابێت لە ئەلوێ سلێمانی بە 1000 و ڕۆع بەک بووە ئیتر ڕۆژگارە ئەتر حکمی ئەوەی کە ڕەمەزانیشە زیاتر گرانەکان خستە ناو ڕەمەزانەوە لە ئەلوەکانیش هەروایە بەڵێ لەسەر هەموو جۆرەکان خواسێ بە زیاتر ئێستاکە بە حکمی ئەوەی تا سەرەتا ڕەمەزانە و خەڵکی زیاتر خواسی لەسەر خورما هەیە هەمووەکو خێر و هەموو مزگەوتەکان و خەڵک بۆ خۆش و بۆ فتارکردنەوەی واران بەکاری دێنێ شتێکی سنەتە شەو کە خەڵک بە خورما ڕۆژەکەی بشێنێ وڵی زیاتر لە بەمز شەربەتەکان زۆرە ئەو بامیە و لۆقمە قازشتیوە زۆرە زیاترمان ڕەمەزان ئەو شتانە زیاتر سەرف دەبیت وڵی نرخەکان شەربەتەکان دەبیان بە 2000 ئەو بامی و لۆقمە قازی و منعاتیش ئەوانی شێلایان بە 4000 بەخوا ئەرە وڵا فەرقی کردووە وڵی مەسەر ئەشیاکە گرامە نعنی فەردە شەکرێک پێشان بە 23 و 24 ئێستا بە 54 مەسەرەن دەبەیە شاگرد هەمووی ئەشیاکە گرامەوە کارەبای مەولیدی ئەمە شت گرام بۆ لەسەرمە ئیناسا بەویش دەبی گرامە فرۆشت ئەوە دەبتەوە سەر زەمیر و ویزانی خۆی ئەویش کە گرام بوو لەسەری دانسارە بە گران بێنی